طبعا بەدەرفەتی دەزانم پیرۆزبایی لە دەستگای زاری کرمانجی بکەم بە تێپەڕاندنی 90 ساڵی خزمەتکردنی لە ئیدارەی سەربەخۆی سۆران پیرۆزە لە هەموو گوێگران و بیسەرانی زاری کرمانجی. طبعا سەربارەت بە پرسیاری جەنابێت هەموو ئەو تاقیکردنەوانەی کە ئەنجام دەدرێتن لە ئیدارەی سەربەخۆی سۆران هەموو ئامادەکاریە کرایە بەڕاستی چ لە دابینکردنی هۆکارەکانی ساردکردنەوە دەمەوێتن لێرە لە ڕێی زاری کرمانجیەوە هیوای سەرکەوتن بۆ گشت قوتابیان بخوازم. هیوادارم هەموو ئەو قوتابیانەی کە داخلی تاقیکردنەوەکان بووینە لە ئەنجامەکانیان وەکو بڵێن سەرکەوتوو بن و ئەو ئەنجامش بەدەست بێنن کە خۆیان نیازیان وایە. سوپاسی بەڕێوەبەری پەروەردەکان، مامۆستا بەڕێزەکان، سەرپەرشتیاران، هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە لە تاقیکردنەوەکان هاوکار بووینە. لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕاستی چوار بەڕێوەبەرایەتی پەروەردەمان هەیە. بەڕێوەبەری پەروەردەکان، بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری، هەر هەمویان هەوڵ و ماندووبوونێکی زۆریاندایە تاوەکو ئەو پرۆسەیە بەسەرکەوتووی ئەنجام بدرێت.